فیلمی دەرهێنەری کورد بەهمەنی قوبادی لە سینەمایەکی پچکۆلەی ئەمریکا لە واشنگتن پەخش کرا. کورد و خەڵکی بیانی بۆ بینینی فیلمەکە ئامادە بوون. فیلمە دۆکۆمنتارێکی قوبادی باسی لەو ئاڵایی کورد دەکات کە هێشتا وڵاتێکی نییە. چەند بابەتێکی دیکەی کوردستانیشی تیا بوو. ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعش لەلایەن پێشمەرگەوە دیارترینیان بوو. دەرهێنەرەکە لە دواتەوەبوونی بینینی فیلمەکە باسی لە گرنگی فیلم دەکرد بۆ ناساندنی هەر نەتەوەیە. ئەو دەیگوت ناکرێ بە هەر هۆکارێک کار نەکرێ بۆ پێشخستنی هەوڵەکانی سینەما لە کوردستان. ئەو نمونەی سینەمای ئێرانی هێنایەوە. سێری ئێرام بکەن لەگەڵ 8 ساڵ جەنگی لەگەڵ سەدامدا لە بیرمە تەمەنێکی زۆرم بەسەر بر بە ناڕاحەتی لە وەستان بۆ نۆرەی نان و کەرەستەی دیکە. ئێران لە تەنیش ئەو شەڕەشەوە سینەمایان فەرامۆژ نەکرد. سێری فیلمی ئێرانی بکە یەکەمن لە خۆڕەڵاتی ناوەڕاست و تا ڕادەیەک لە جیهانجدا. لە فیلمە دۆکمنتاریەکە قوبادی ویستی بووی وێنەیەکی جوانی هەرێمی کوردستان نیشان بدات سەرڕای قەیرانی دارایی و شەڕی داعش و ئەو قەیرانانەی لەو بەشەی کوردستانی عێراق هەیە. ئامادەبووان باسییان لەوە کرد کە ئەرکی سەرمایەدارانە کەرتی سینەما لە هەرێمی کوردستان وەکو بزنس ببوژێننەوە. بەڵام قوبادی ڕایەکی تری هەبوو کە دەبێ وەزارەتی ڕۆشنبیری کار بۆ بژانەوەی بکات و نەوەیەکی لەبیر بێت کە دەتوانن وا بکەن کوردیش سینەمای هەبێت. ویستم 4 کارکتەر لە کارەکانم بەکاربێنم. کاتێکی تەواو لە بەردەستدا نەبوو، بودجەکەش کەم بوو، توانای هوەری باش لە بەردەستدا نییە، بە ئاستەنگ کار لە کوردستان دێتە بەرهەم. بەهمەنی قوبادی وەک باسی کرد دوای نائومێدی لە نیویۆرک نیشتەجێ دەبێت. خۆی و بیرۆکەکانی لەوێ دەکەونە کار. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.